دوا بە دوای زیانە زۆرەی کە دووچاری هاتوون بەوەی سووتانی دوکانەکانیان لە درنگانێکی شەودا کەسبکەرانی قەیسەری کەرکووک داوا لە حکوومەت هێرێمی کوردستان دەکەن قەرەبووی زیانەکانیان بۆ بکاتەوە. دوکاندارم بە خۆم و برام و 5 دوکانمان هەیە زەرەرێکی زۆرشمان کرد. ئیتر ئەو خۆشتان ئەیبینن قەیسەرەکە هەمووی بۆتە خۆڵ بۆتە قەڵوس هیچی تێنەماوە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی چونکی ئێمە لەم بازارە ڕاستە تورکمان و کوردمان تێ هەیە کەمێکش عارەبشی تێ هەیە بە زیاتر کورد و تورکمانە. ئێمە کەواین ئەم شاری کەرکووکەین خۆمان بۆ وڵاتیەکی کوردستانی ئەزانین حەزەکەین یەکەم کەس حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارمان بن. ئێستا بۆ ئەم مەسەلێ زۆر جیهەدی کە تەداخلی کردووە. ئێمە حەزەکەین هەرێمی کوردستان خۆی دەست پێشخەرش بێ لە پشتە ئەگە خۆی بە خاوەنی کەرکووک ئەزانێ. حکوومەتی کوردستان من وەکو وتشمەوە ئەمەوێ هەمویان بێنە سەرخەت بە فعلی ئەمانەوێ ئیسپاتیکەن و بیچەسپێنکەوە بەڵێ کەرکووک بەشەکە لە کوردستان خۆیان بێن ناو وەزعەکەەوە و بێنە سەرخەت بۆمان ئەم دوکانانە موافقەمان بۆ وەرگرن پاکیکەینەوە لە بەلەدێ بێن ئێستا لەگەڵ مجلسی مەحافەزەی کەرکووک دانیشتن بکەن لەگەڵ مجلسی مەحافەزە و تعویزی ئەم دوکاندارانە بکە تعویزی یەک بە یەک دوکاندارەکان بکرێتەوە. ئەو کەسپەرانی کە سەرچاوی دابینکردنی بژێوی ژیانیان لەدەستداوە بە حەسرەت و دڵێکی تەنگەوە داواکاریەکانیان ڕوبەڕووی حکوومەتی عێراق و داری کەرکووکیش ناکەن چونکە ئەوان پێیان وایە کە حکوومەت هێرێمە و باوکەیە کە دەبیاوەڕ لە ڕۆڵەی خۆی لە شاری کەرکووک بداتەوە. من تقریبا لە 300 ملیۆن 23 ملیۆنم بۆ ماوەتەوە لە 300 ملیۆن بە وەرەقە و قەڵەم کەم مەڵێم زیاد ناڵێم بۆی مبالغەی تێ نەبێ چی داتەوە لە حکوومەتی هەرێمە یاڵە من کوردم واز بێنە لەوانی تر من چاوەڕی بەغا ناکەم چاوەڕی ئەوە ناکەم هەمووی دێق قسەی زەرق وەرەقم بۆ بکە کاک ئەی من چەند ساڵە لەم کەرکووکە من دیفاعتان لێەکەم یاڵە بەهانام وەرە من کوردی کەرکووکم لەگەڵ ئەوانەی کە فەرقەکەم من لێرە بە زمان بەین تەحەدای هەمویانم کردووە ئەم شارە کوردیە ئەم شارە کوردیە دیاڵە بزانم دەیت تۆش بۆم ئیسباتی کە دەوەرە بەهانامە ماڵم وێران بووە. ئەگەر ئەوان ڕاست دەگەن خۆیان بە خاوەنی کەرکووکە زانن لە سبەیەوە دەست دەکەن بە تاویزکردن تاویزوانە دەنێ ئەمانەوێت بێن بمان پارێزن لە دەست ئێرهاب لە ئێرهابمان پارێزن ئەگەر ئەوان ئەڵێن کەرکووک دڵی کوردستانە بابێن بە ئەمانەوە بابێن تاویزەکانمان بدەن و خەسارەکەمان بدەنێ ئەم عالەمە لە دەستکردی لە هەژاری لە فەقیری نەجاتن. بە ژمارە ئەو دوکانانەی لە نێو قەیسەری کەرکووکدا سوتاون 365 دوکانە بەڵام لە بنەڕەتدا بژێوی سەدان خێزان لەسەر و بازاڕێیە داواکاری سەرەکی کەسبکەرانی قەیسەرێ سوتاوەکەی کەرکووکە قەرەبووی زیانەکانیان بۆ بکرێتەوە و هۆکاری سەرەکی ڕووداوەکەش بە تەواوی دەستی شان بکرێت بۆی ڕووداوی لەو چەشنە لە داهاتوودا دووبارە نەبێتەوە. کەسبکەرانی کەرکووک داوا دەکەن حکوومەت هێرێم ئاوەڕیان لێ بداتەوە و خۆیان دەڵێن حکوومەت هێرێم خاوەنی کەرکووکە و پێویستە ئەمجارەشیان خاوەنداریەتی خۆی بۆ کەرکووک دووپات بکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.